لە هەرجێکە میلەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵمە میێوارەیە گەرماوگەرمتان پێشکەش دەکەم لە گەرماوگەرمی ئارە گفتوگۆ دەکەین لەسەر شەراکەتی ڕاستەقینە و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەر لەو چارچەوەیە کە ئەم ئێوارە هەڤاڵ لاهور شێخ هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی بڵاو کردوتەوە و بە دەغ دەڵێ دەمەوێت دڵنیابن کە من لەگەڵ داوا حەق و ڕاوەکانی ئێوەم و پشتیوانیتان لێ دەکەم ئەم پەیامەی وەکو سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاو کردوتەوە و ئاماژە دەکا بۆی کە وەکو سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە بە ئاگاین کە چیتر قبول ناکرێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێن بە قوربانی گەندەڵی و ناڕۆشنی و ململانێ سیاسیەکان لەو چوارچەوەدا گفتوگۆ لەسەر شەراکەتی ڕاستەقینە و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان و حکومڕانی دەکەین لە هەرێمی کوردستان بەڕێز سەرکۆگەڵاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان دکتۆر کاروان عەلی مامۆسای زانکۆ لە گەرماوگەرم لەگەڵمدان بەخێر بن بۆ گەرماوگەرم سەرەتا پێکەوە تەماشایەکی پەیامەکەی هەڤاڵ لاهور دەکەین و دواتر بەرنامەکە دەست پێ دەکەین فەرموون دەمەوێت دڵنیابن کە من لەگەڵ داوا حەق و ڕاوەکانی ئێوەم و پشتیوانیتان لێ دەکەم وەکو سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەوە بە ئاگاین کە چیتر قبول ناکرێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێن بە قوربانی گەندەڵی و ناڕۆشنی و ململانێ سیاسیەکان لە ئێستادا کە ماڵ بە ماڵ و شەقام و شارەکانی کوردستان بەدەست دواکەوتنی موچە و خراپبوونی ئاستی ژیان و بژێویان دەناڵێن و بێهیوایی و تووڕەیی پەنگ دەخواتەوە منیش لەگەڵ ئێوە نیگەرانم هەموو هەوڵەکانم چڕ کردوتەوە بۆ کۆتایی هێنانی یەکجاری بە کێشی موچە خۆرانی خەڵکی کوردستان لەم پێناوەشدا گفتوگۆکانی دوێنێ شەومان لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق تەرخان کرا بۆ چۆنێتی چارەسەرکردنی ئەم کێشە و هەژاریە لە بەشێکی تری پەیامەکەیدا لاهور شێخ ڕایگەیاند سەرۆکوەزیرانی عێراق هاوخەمی خۆی نیشاندا بەرامبەر نیگەرانەکانی ئێمە و ئێش و ئازاری موچەخۆر و مافخوراوەکانی کوردستان و جارێکی تر بەڵێنی دا و بەڵێنمان لێوەرگرت کە دەرچەیەکی یاسایی بدۆزێتەوە تا بتوانێت بەشێک لەو پارەی کە بە یاسای قەرز بەدەستیان هێناوە بۆ موچەخۆرانی گەلەکەمان سەرف بکات هەر لەو گفتوگوۆیەدا بە تێگەشتنە دۆخی خراپی زۆری نی خەڵک لەم وەرزی سەرمە و بێموچەیەدا داوامان کرد چارەسەرێکی بنچینەیە بکرێ بۆ کێشەی بودجە و موچەی هەرێمی کوردستان سەرۆکوەزیران پێشنیاری کرد کە ڕۆژی یەکشەممە 6/12/2020 کۆبوونەوەی لوتکەی لایەنە سیاسەکانی عێراق ئەنجام بدرێ پێشوازیمان لەو پێشنیارە کرد دڵنیا بن بەندە بە نوێنەرایەتی ئێوە و هەموو موچەخۆرانی هەرێم لەو کۆبوونەوە بەشدار دەبین بەرگری لە مافەکانتان دەکەین و هەموو هەوڵێک دەدەین پشک و مافەڕەواکانتان لە بودجەی فیدراڵی 2021دا جێگیر بکرێت و بە یەکجاری ئەم کێشە درێژخایانە کۆتایی پێبێت لاهور شێخ لە بەشێکی تر پەیامەکەیدا ڕایگەیاندووە لێرەشەوە دوای ئەو پشودرێژیەی بێوێنەیەی بەرامبەر کەمتەرخەمی و نابەرپرسیارەتەکانی حکومڕانی نیشانتان داواتان لێ دەکەین چەند ڕۆژێکی تریشدان بە خۆتاندا بگرن بۆ پەڕی دڵسۆزی و توانە بەرگریکاری مافەکانتان دەبین ئەگەریش بڕیارتان داوە و گرتبوونەوە خۆپیشاندانتان هەبێت بە هێمنی و لە چوارچێوەی خۆیدا ئەنجامی بدەن ڕێگەمەدەن چالێکیەکانتان ببێتە مایی زیان گەیاندن بە کاسبکار و ئەو جوڵەکەمی لە بازارەکاندا ماوە بە هاونیشتیمانیان لەوە زیاتر زەرمەند نەبن داواش لە هێزە ئەمنیەکان دەکەین نەبنە هۆکاری زیان گەیاندن بە ناوبانگی خۆیان و بزانن کە خۆپیشاندەران خانەنشین و مامۆستا و کارمەنددان و موچەخۆران خوشک و برا و کەسوکاری ئێمن تەنها ڕێزگرتن و پاراستنیان ئاشتی کۆمەڵایەتی و ڕێگەی ڕاستی بژانەوەی کوردستان هەموار دەکات هەر لێرەوە داواشیان لێ دەکەین بە زووترین کات هەموو ئەو کەسانە ئازار بکەن کە بەهۆی بەشداریان لە خۆپیشاندان بۆ داواکردنی مافەکانیان دەستگیر کراون هەڵوێست و سیاسەتی چەند ساڵی ڕابردوومان ئەو بەهایانی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسەر دامەزراوەنی و کراوەتەوە شاهید و هاندەرن لەسەر ئەوەی کە هەمیشە لە بەری خەڵک و داوا حەق و ڕەوەکانیان بووین ئێستاش هەمان بیر و باوەڕ درێژە پێدەدەین دووپاتیژی دەکەینەوە کە ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەران بڕیار و سیاسەتی یەکێتی نەبووە و نابێت راپۆرتەکەی یاخود پەیامەکەی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانمان بینی بەڕێز سەرکۆگەڵاڵی ڕای یەکێتی چییە لەسەر خۆپیشاندان لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان ئێوە لە ناو پەرلەمانی کوردستان لە بەرامبەر داخڵ نەکردنی پرسی بودجە لە ناو بەرنامەی کاری پەرلەمانیدا هەڵوێستان وەرگر ئەمڕۆژ پەیامی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانمان بینی سەبارەت بەو بابەتە ڕای یەکێتی چێ لەسەر خۆپیشاندان سپاس بۆ جەنابتان سپاس بۆ میوانە بەڕێزێک کاک دکتۆر و بینەرانی خۆشەویستی کەناڵی گەلی کوردستان ئەوەی کە دیارە یەکێتی نوێ یەکێتیەکی نوێیە و پێناسەیەکی نوێی هەیە و دنیابینینی تری هەیە و سیاسەتەکەی کە دەبینین لە پەرلەمانە بە پەرلەمانی کوردستانە ڕنگدانەوەی هەبوو لە ماوەکانی ڕابردووە بە درێژایی ماوەکانی ڕابردوو لە سەرەتای
دەستپێکردنی خولی پێنجەمەوە کاتێک کە ڕێکەوت نەکرێکێتی لە بەرامبەر پارێزگای کەرکووکە کۆمەڵێک ڕێکەوت نەکات لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ناچێتە پێشەوە ئەوەیە کە یەکێتی دەنگ نادا بە سەرۆکیێرێم لەم نقطەیەوە یەکێتی ئەم فراکسیۆنەکەی و یەکێتی نوێەکە ئەوەیە کە نەئی هەیە و وەکو جاران ئەوە نییە کە ئیتر هەموو شتێک بکاتە قوربانی و قوربانیەکانیشی بۆ لەم نەوە دەست پێکات لە کەرکووکەوە دەست پێکات بۆ قوتی خەڵک ئێمە لە پەرلەمانی کوردستانە خەمەکانی خەڵکمان گەیاندووە و داوامان کردووە کە پێویست ناکە بەڕاستی بەرنامەی کاری پەرلەمان بۆ کۆمەڵێکی یاسا و کۆمەڵی پرۆژە یاسا بێت کە گرنگ نییە لە ئێسادا ئەوەی کە گرنگە لە ئێسادا قوت و موچەی خەڵکەوە بژێوی هاوڵاتیان و موچە خۆران پیرۆسرە لە هەموو شتێک لە لای ئێمە و ئەمە بۆ هۆیەک ئێمە نێڵین بەو زۆرینەی ناو پەرلەمان بڵێن و بە پارتی دیموکراتی کوردستان و ئاوهینەی هاوبەشن پێیان بڵێن کە ئێمە لە مۆزوعی قوتی خەڵکیە داکوی کارێکی ڕاستەقینین و لەبەرەی خەڵکین و لە ناو خەڵکین و خەمەکانی خەڵکەکەین و کەوتمان پێویستە کات حکوومەت بێتە ناو پەرلەمان و ڕوونکردنەوە بدا لەسەر کێشەی موچە دەبێت یعنی ئەمە ئەوە نییە بڵێ ئەمە لایەنێکی کێیە یەکێتی کە قسەی کرد دەبێت بوەستیانرێت و لایەنەکانیش گوێ لێ بگرێت و ئەوەی کە بینیمان خەڵکی کوردستانیش بەڕاستی من لەو کاتەوە ینی خەڵکێکی زۆر ینی دڵخۆشە بەم هەڵوێستانەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە بە هەمان شێوە چۆن لە سلێمانیا ئەمە بیگوێزمەوە ینی بیبەسمەوە بە خۆپیشاندانەکانەوە هەموو هاوڵاتیانی کوردستان ئەوەی کە بەڕێز کاکلاهور لە پامەکەی باسی کرد ماڵ بە ماڵ شەقام بە شەقام شار بە شار شارۆچکە بە شارۆچکە لە بێدەرەتانی و بێپارەی و بێموچەییایە و ئەمە هەمووی تووڕێی خەڵکی لێ دروست بووە و ئەم تووڕێی خەڵکەوەیە کە دەریەبڕێ خۆپیشاندانەکات ئێمە بە هەموو شێوەیەک چۆن لە ناو قوبەی پەرلەمانە پشتیوانی لە داواکانی خەڵکین بە هەمان شێوە پشتیوانێکی سەرسەختی داواکانی خۆپیشاندەرانیشین لە سلێمانی بێت لە هەڵەبجە بێت لە هەولێر بێت لە دۆگە بەڵام بەڕاستیەوەی کە پامێکی زۆر گرنگە ئێمە مەبەستمانە ئەگەر بمانوێ فشار دروست بکەین لە منتیقی سلێمانیا پێڵین زۆنی ئازادی ئەوەی کە ئەو زۆنی کە دەستگیرکردن کە لە سیمای ئەم زۆنایان ئەم دەسەڵاتدارەتی یەکێتیە دەستگیرکردن و بەرتەسکردنی ئازادی شتێکی نامویە بە یەکێتی و یەکێتی ڕەبزیەوەکە و یەکێتی لەگەڵەوەیە کە لەگەڵ خەڵکا بێت ئێمە بە پێویست ێزانین ئێرە تاقی کراوەتەوە بە بڕای من وەکو قەنەعەتی خۆم وەکوچی تاقی کراوەتەوە خۆپیشاندانەکان لێرە کاریگەری گەورەی نییە کاکی یوسفیانی تۆ سەریکە ئەگەر ئێمە بمانەوێت خۆپیشاندانەکان کاریگەری پێوە بەڕاستی ئەگەر بمانەوە ئەم حکوومەتە ئیجبار بکەین بەوەی کە ژیانی 1,200,000 کەسی ئەم وڵاتە نەکاتە بارمتەی سیاسی و ئامادە نییە بچێت بۆ بەغداد ڕێکەوتن کات پێویستە کات ئێمە خۆپیشاندانەکان بڕینە هەولێر چەقی ملمانەکان لە هەولێرە حکوومەت لەوەیە پەرلەمان لەوەیە قونسوڵێت و نوێنەرایەتی وڵاتان لەوەیە پێویستە کات لەوێەوە ئێمە فشارەکانمان بکەین و حکوومەت ئیجبار بکەین کە پێویستە کات واز لەم خەمساردێ بێنێ و ئەم کە لە ڕەخیە و گوێ نەبیستن و کەڕوولاڵی حکوومەت هەیەی بەڕاستی بێ کۆتایی پێبێت ئاگای لە خەمی خەڵک بێ و بتوانێت هیچ نەبێ ژیانی لانی کەمی موچەخۆرانی خۆی پێدابین کە بەڵێ لە یەکی لە قسەکان تاماژەت بۆ داکەیتر یەکێتی ناڵێن نا لەماوەیە ئەم 1-2 ساڵەیە ئەو ناکەیەکێتی نەئاکەکە ئەم نایە کاریگەری هەبووە بەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا هاوڵاتیانی کوردستان و خەڵکی کوردستان ئومێدێکیان هەیە بەم یەکێتیەوە ئومێدیان هەیە کە ئەم یەکێتیا بێتە ئەو یەکێتی کە جاران هەموو کەسێک شەرەفمەند بوو لەم حیزبا کار بکاوە یەکێتی ڕەمزێکی شۆڕشی نوێ بووە ئەم یەکێتی بۆی کە خەڵک ئومێدی زۆر پێ بووە هەموو خەڵکی کوردستان بە جۆش و خڕۆشەوە ینی مامەڵی لەگەڵا کردووە یەکێتی خان و قوڕەکان بوو ئێستا بە هەمان شێوە بە شێوازێکی تر ئومێدی بەخشێتەوە بە خەڵک و لەگەڵ ئەمەشدا پێویستە کات حکوومەت ینی ئەوەی کە بەشدارە لە حکوومەتە لەو بەشەی خۆیان بتوانێت گۆڕانکاری بکات تەسیری هەبێت لەسەر قەراراتی سیاسی لە ناو ئەنجومەنی وەزیرانەوە ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ بەغدادا هەیەی بەکاری بێنێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی خۆی
زۆر باشە دکتۆر کاروان علی مامۆستای زانکۆ سوپاس کە جەنابش لەگەڵ مابووی لەم بارودۆخە ئەم پەیامە چۆن خوێندنەوەی بۆ دەکەی تەنها بریتە لەوەی کە کەفوکوڵی هاوڵاتیان دام بکرێتەوە یاخود پامێکی جدی تێدا بینیتەوە وڵا کاگە سوێمە بێگومان خەڵکی مەنتیقەیە چاویان لە یەکێتیە لە چاکسازی لە مەسەلەی موچە لە خزمەتگوزاری لە ئازادی لەو بابەتانە تر کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە چونکە یەکێتی لە ناوچەیە بەرپرسە لە یەکێتی تا ئێستا هەروە هاتووە و هەروە هێناوە ڕەنگە کەم و کوڕی هەبوو بێت کەم و کوڕەکە لەوەدا بوو بێت کە تا ئێستا بۆ ئێمە هەڵوێستی جدیمان نەبووە هەڵوێستی جدی لای من ئەوەیە کە یەکێتی دەبایە پێشتر لە حکوومەت بکشایەتەوە کە تۆ ئەمە باس شەراکت دەکەین کاتێک کە ڕێگەت پێ نەدرێت شەریک بیت شەریکی ڕاستەقی نەبیت من ئەو حکوومەتە بەجێ دەڵم کاتێک کە ڕێگەت پێ نادەن ڕێز لە بڕیارەکانی لەو نەعانەی ئێمە ناگرن لە یەکێتی ناگرن مەفروزە پەرلەمان جێبێلی مەفروزە بکشیتەوە چونکە تۆ ئەگە بتێ شتێک چاکەیت دەبێت لە سفرەوە دەست پێ بکەیت وەزعی هەرێمی کوردستان بە تەواوی شڵەژاوە تێکچووە خەڵک شیرازەی وێرانە شیرازی ئابوووریە شیرازی کۆمەڵایەتیە هەتا دوای شیرازی پەروەردە و خوێنی باڵا ئەو بە جۆرێک داتەپێویدا ڕووخاوە ئەوەی کە لە ناو زانکۆکانن لە خوێندنگاکان دەزانن خەڵک ئاستی خوێندن گەیشتۆتە چ ئاستێکی کارەسات لەبەرەوە ئەمە لە کاتی خۆی بوو مەسەلە کەفوکوڵ نییە مەسەلە درکردنە بە مەترسی بارودۆخەکە بە سەختی ژیانی خەڵکیش کە ئەمڕۆ دێتە سەرجادا پەیامەکەی پێش ئەوەی بۆ حیزبێکی وەکو پارتی بێکە حکومڕانی هەولێر و دۆهۆکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە هەم هەڵوێستەمان لە تۆ دەوێت کە حکوومەتێک هەیە لە هەولێر کە ئەمیشە ناکە فەرمو تۆ چاچکە تۆ نابێ بێدەنگ بیت بڵێ من پێم وایە ئەم بابەتێکی زۆر جدیە هیوادارم بەرهەمی لێ بکەوێتەوە بە دانیشتن بێت لەگەڵ لایەنەکان و گوێشم لێبوو لە پەیامەکە و بینیشمان خوێنمانەوە پێشتر قسەی لەگەڵ سەرۆەزیرانی عێراق کردو دیارە ئەم کارێکی زۆر گرنگە ینی تۆ ناکرێت چارەنووسی خەڵکێکی فراوانی وەکو ناوچەی سلێمانی و پشدەر و گەرمیان و هەتا کوێ بدەیتێت دەست مەزاج وەکو کاک سەرکۆ ئاماژی پێدا ژیانی خەڵک مەزاج نییە بەڕاستی لە 2004 ناوچێ درراوەتە دەست مەزاج یا هەموو ئێمە یەکێتی ڕەنگە نتوانێت بە حکمی ئەوەی زۆنەکان دابش کراوە و هەژمون دابش کراوە بە حکمە واقعەکە هەیە یەکێتی بەرپرسیاری ئەم منطقەیە بەڕاستی ئەگەر بێتە سەر مەسەلەی کورسی و پەرلەمان و حکوومەت نوێنەری ئەو ناوچەیە لە حکوومەت زیاترە لە پەرلەمانیش زیاترە لەبەرەوە تۆ بەرپرسی یەکەمی دەبێت ئەو سنگ و قورسایی و ژمارەی نوێنەرەکانمان لە حکوومەت و لە پەرلەمان بەکاربێنین بۆ خزمەتی ئەم دەڤەرە اینجا تۆمە ئێمە بەو هەموو ژمارەیەوە ئەگەر تۆ حسابت بۆ نەکات بە دڵنیایەوە لە حکوومەتی خۆجیایی هەولێر کە کەمینین بە دڵنیایەوە ڕێگەت پێ نادا وەکو کە دەژبینین لەوێ ئێمە یەکێتی ڕەنگە نوێنەرێکی نەبێت یاخود باڵێن کەرتێکی ئیداری کاریگەری لەبەردەست نەبێت لەبەر ئەوە من پێم وایە ئەم هەڵوێستا هیوادارم ینی بەرهەمی هەبێ و ئیشی جدی خەڵک چاوەڕێ دەکات خەڵک چاوەڕێ دەکات چکە ئێمە ئەزمونمان بینیوە لەو فەتەی ڕابردوودا کاتێک کە هەڵوێستی دکتۆر کاروانیان ینی لە پەیامەکانە داواتان لێ دەکەین چەند ڕۆژێکی تریش دان بە خۆتانە بگرن توانە بەرگری مافەکانتان ینی کەواتە بەڕای من ئەمە بەڵێنێک خێراشەیە بەڵێنێکە ینی تۆ داوا کە داوا لە خەڵک بکەیت چەند ڕۆژێک بە خۆدان بە خۆدابێت و بەڵێنەکە وەزعەکە بە شێوەیەک دەگۆڕێکە هیوادارم وابێت طبعا ئەو من خوێندنەوەی هاوزەمانە لەناو بەرنامەکە هاوزەمانە لەگەڵ دیدارەکەی لەگەڵ کۆبوونەوەی ئەنجومەنی سیاسی حیزبە سیاسەکانی عێراق کە مستەفا کاظمی حەقی ئایندەیە دەکرێت من کاریگەری دەبێت من پێم وایە دەبێت یەکێتی لە بەغداش مادام بارودۆخ ئێستا وای لێ هاتووە ئێستا بارودۆخ چنینەوەی پۆست و چنینەوەی پارە و ئەو شتانەی لە بەغدا بەڕاستی بەداخەوە وای لێ هاتووە کورد ماڵی کورد وێرانە لە بەغدا بە تایبەتی ئەوەی ئێرە کوردستانیش دەبینین مادام وای لێ هاتووە من شەڕ بۆ ماڵی خۆم دەکەم اینجا تۆ بۆ ئەوانی تر بکە کابرا ڕێگەن پێ نادێتە تۆ ئەو مەسەلی نووسی گواستنەوەی موچە و نازانم چی ئەگەر نادەستوریش بوو بێت بەڵام هەوڵێکە ڕەنگە هەندێک خەڵکێکە دڵیان پێخۆش بێت پێیان وابێت کە ئەمە بارودۆخێکی باشە بەڵام ڕێگەی پێ نادرێت کە تۆ ڕێگە پێ نەدرێت تۆ ڕێگەتر هەیە بیگریتە بەر بەڕاستی دەکرێت تۆ ڕاستە خۆ لینک تەبێت لەگەڵ حکوومەتی عێراق ئێمە نوێنەرمان هەیە لە بەغدا ژمارەی زۆر پەرلەمانتارمان هەیە بەرپرسانی حکوممان هەیە لەوێ جگە لەوێ ئێمە کەناڵی ڕاستەوخۆمان هەیە یەکێتی کەناڵی ڕاستەوخۆیە لەگەڵ بەغدا دەکرێت کەناڵان بەکاربێنن بۆ خزمەتی ئەم خەڵکە کاکە لەبەرەوە من دیسانەوە دەڵێمەوە هیوادارم بەرهەمی زۆر باشە بێ
خەڵک چاوەڕێی ئەم بەڵێنەیە جگەلەوە خەڵکی کاتۆتە سەرجادە ئەمە کەڵەکە بووی 6 ساڵ 7 ساڵ نەبوونی موچەیە خەڵک پڕ بووە لە بارودۆخی پێشتر ئەگەر لەسەر مەسەرەی گەندەڵی بوو بێت خەڵک بێت سەرجادە ئەمڕۆ لەسەر مەسەرەی برسێتی بە دەرەجەیەک برسێتی زۆر مەترسیدارە برسێتیە نادادپەروەری کۆمەڵایەتیە گەندەڵیە هەتا دوایی هیواداریشم ئەو بابەتی خۆپشاندانە ئازادی ڕادەربڕین و ئەو مافە دیموکراسیانەی کە خەڵکیانە لێرە و لەوێ بە هیچ شێوەیەک پێشێن نەکرێت بۆەوەی ئەو بوێ ناجوانەی کە پێشتر بۆ ئەو ناوچەی هەبوو لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەبڕین هەروە خۆی بمێنێتەوە. زۆر باشە دکتۆرەوە بەجا پرسیارە لەکەم بە حکمی ئەکادمی و لە بواری ڕاگەاندنە بەرە سەرکۆ وەکو یەکێتی نیشتیمانی ئێوە بەشەکەن لە حکومڕانی لە هەرێمی کوردستان نەک لەم کابینەیەدا ئاماژەشت بۆدا هەرکەس لە ناو حکوومەتدا بەپێی ئەو بەشەی کە هەیەی کار بکە پرسیارەکە ئەوەی ئێوە وەکو یەکێتی چیتان پێ دەکرێت لەم قۆناغەدا بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ باشکردنی ژیانی خەڵکی کوردستان هاوڵاتیان وڵهی ئێمە ئەوەی کە ڕوون بێت دیارە ئەمە پامی خۆمانداوە لە پێشترە لەم چەند ڕۆژی ڕابردووە وەفدی ئەنجومەنی وەزیران هاتوو بۆ لای یەکێتی لەگەڵ مەکتەبی سیاسیا کۆبووەوە لەگەڵ ئەو کێشانی کە هەبووەوە ئەو داواکاریانەی کە هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێویستە جێبەجێکری حەزەکەم یەک ڕوونکردنەوە بەم کاک یوسفیانی کاڵێن یەکێتی بۆ نمونە ئەوەندە بەشی هەیە ئەوەنە پشکی لە حکوومەتیان گۆڕان ئەوەندەی هەیە ئەبێ ڕوون بێتەوە ئەم ئستیقاقی انتخابی هێزە سیاسیەکانە ینی کە پۆستێک وەرەگری جێگری سەرۆکی وەزیران وەرەگریان 6 وەزارەت وەرەگری ئەمە استیقاقی انتخابیە خێر و بێری پارتی دیموکراتی کوردستان نییە بیدا بەم لایەنان و بیدا بە ئێمە هاوبەشێکی ئەم حکومڕانی وڵاتن کە جەناب بۆ ئاماژە و پێکرد یعنی پێویستە کات بە پێی قووەت و توانە و جوگرافیا و ژمارەی دەنگدەرانی ئێمە مامەڵە بکرێەوە پۆستی هەبێ و جگە لە پۆستەکە ئەمە لایەنێکی تەکنیکیە لایەنێکی کە گرنگە لای ئێمە ئەمە نقطەی ئەساسیەکەی و خلافە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانەوەیە کە لە سانەی قەراراتە لە دروستکردنی بڕیارە لەناو ئەنجومەنی وەزیرانە پێویستە کات بە کۆدەنگی بێ بە دەنگی پێکهێنەرە ئیتفاقیەکان بێت نەک بە میزاجی شخصی بێت نەک بەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانێکدا بنیشێت لە ئەوروپا بێت یاسای قەرز لە ناو پەرلەمانی عێراق تێپەڕێت بەڵام هیچ خەمێکی نەبێت 2 هەفتە بگەڕێتەوە ئامادە نەبێت یەک وشە بڵێت یەک سەردانێک بکات بۆ بەغداد بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەر بکەوە ئێمە لە پاڵەوەدا دێت هاوسەرۆکی یەکێتی سەردانی بەغاکە لەگەڵ سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کۆ بێتەوە بۆ زەمینە ڕەخساندنێک یعنی هەموو علاقاتی دیبلۆماسی ئەم حیزبە گەورە خاتە خزمەتیەوە کە ظروفێک بگونجێنێەوە ئەرزێک باش بکات کە بۆ ئەوەی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بچێت کە بڕیاران بەدەست بێ کاک قوبادە کاک ئاواتە کاک مەسرورە هەر کاکێکە لەم کاکانە کە ڕۆیشتن بۆیە بە قەرارەوە بڕۆن ینی قەراری وایان پێ بێ نەک بگەڕێنەوە بۆ ئەنقەرەیان بچنەوە بۆ شوێنێکیان کۆمەڵک قەراراتی کە بێنەوە بەسەریان نافەڕستکەنەوە ئەم دێت یەکێتی ئەم هەموو ئاسانکاریاکە ئەم هەموو علاقاتەی خۆی ئەم هەموو پەیوەندیەی خۆی بەرزترین کەس لە ئاستی باڵای یەکێتیە کە هاوسەرۆکچێت حوسنی نیەت پێشکەشەکە بۆ ئەوەی ئەمە لە پێناو هاوڵاتیانی خۆتایە بە بڕای ئێمە بە بڕای هاوسەرۆکمانوە بە بڕای قیادەی یەکێتیەوەیە کە خەڵک هەر قیادەیەگەر بێوێت خزمەتی هاوڵاتیانی خۆی کا بێوێت موچە و پارە بۆ هاوڵاتیانی خۆی دابین کە کێشە نییە بچێت دەسی لایەنەکە ماش بکات ساژەکەی دکتۆر کاروان نییە کە خەڵک چاوی لە یەکێتیە بەڵێ یەکێتی کاک یوسف یعنی ئەوە شتێکی ڕوونە بەڕوونی بە پارتی دیموکراتی کوردستان وتراوە ئەم وەزعی ئێستا ئەم میزاجی و ئەم قەراراتە سربەخۆی و تاکلایەنانەی ئێسای سەرۆکی ئەنجومەنی وەزیران و حکوومەتەکە کە پارتی باڵا دەسا یەکێتی قبوڵ ئێمە ناکە و کاتیشی داناوە بەڕاستی ئەگەر ئەم کۆمەڵە بڕیارانە جێبەجێ نەکرێت یەکێتی هەڵوێسی جدیە بێ کات و بڕیارەکان چین ینی وەڵاهی بە کۆبوونەوە تایبەتەکانی حیزبەتیەوە هەیە یاخود لە میدیاکان و لە پەرلەمانی ژاماژی پێدراوە لە حکوومەتی بەڵێ لە کاریگەری لەسەر پەرلەمانیە بێت هەر بۆ ئەوەی ینی بینەرانی گەلی کوردستانی بزانێت ئەم ڕێکەوتنە ئەگەر بوون منە لا مەرکەزیە
مۆزوعی موچەیە مەلەفی نەوتیە ئەمانی کە پێویستەکە چاکسازی تا بکرێت معقولە کاک لە مانگی ڕابردووە لەم دوومانگی ڕابردووە حکوومەتی هەرێم بە $32 فرۆشتێتی 864 ملیۆن دلاری دەستکەوتووە تۆ پێویستی بە 750 ملیۆن دلار بە کاملی موچەوە ئەی ئەڵەن لە 160 خۆیان بە قسەی خۆیان لە 160 ڕات دیار نامێنێ لە 140 بۆ خەزانەدەوە لەو لە 140شی لە 120 ڕات یعنی ئێمە داوامان کردووە لەم مەلەفی نەوتیە گۆڕان چاکسازی بکرێت ئەگەر چاکسازی ڕیشەی لێرا لەم داهاتا بکرێت پێویستە کات ڕوون بێت شەفافیت هەبێت لەم نەوتاوە دوو هەمیش ئاساسێتی ئێمە کاری ئێمە من وەکو خۆم و لەگەڵ هەواڵانمانە لەناو پەرلەمانی کوردستانە 32 واژوومان کۆ کردوتەوە باشە بە 32 واژوومان کۆ کردوتەوە لە فراکسیۆنی گۆڕان لە فراکسیۆنی کۆمەڵ فراکسیۆنی گۆڕان هەشتەندان پەرلەمانی هاتوون لەگەڵمانە واژویان کردووە کۆمەڵ کاملی هاتووە یەکگرتووە هاتووە سربەخۆکان هاتووە تەنها نەوەی نوێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە واژوی لەگەڵ ئێمانە کردو بۆی گرێبەستی 50 ساڵەی بێتە ناو پەرلەمانەوە ڕوون بکرێتەوە شیکاری بۆ بکرێەوە بزانین ئەمە باشەکەی چیە خراپی چیە من لە 2013ەوە ئەم گرێبەستی 50 ساڵی کراوە 3 کەسە زانێ لە وڵاتە ئەم 3 کەسش دوانیان لە بنەماڵەکەی یەک بنەماڵەیە ئەمە ئەو کێشەیە ئێمەمانوێ ئەم گرێبەسە ڕوون کرێتەوە بێتە بەردەم نوێنەرانی خەڵک و خەڵک لێ ئاگادار بێ ئەگەر کێشەکە ئەمنی قەومیە باس لەوا کرێمە کێشەیەکە پێوەسە بە ئەمنی قەومی وڵاتەوە فەرمون لە لیژنەی دارایی لیژنەی سامانە سروشتەکان فەرمون لە ناو پەرلەمانە بە داخراوی بێنەوە بەڵام ئەم مەلەفا بێ ڕوون کرێتەوە ئەم گرێبەسی 50 ساڵیە هۆکارە بۆی کە ئێمە ڕێناکەوین لەگەڵ بەغدادا هۆکار لەوەی کە هەرێمی کوردستان بۆ بە بارمتەی دەستی دەوڵەتی تورکیا و پارتی دیموکراتی کوردستان نەک حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە داوامان کردووە گرێبەسی 50 ساڵی بێ ئەم خاڵکەی زۆر مەبەستوانە لای ئێمە سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسرور بەرزانی نێچیرەوان بەرزانی بەڕێز قوبا تاڵەبانی ئەمانەی کە بەڕێز ڕێواز فایق ئەمانەی کە لە سوڵتەی سیاسی ئەم هەرێمان باسیەوەیان کردووە هەر هەمویان بەڕ کۆنگری ڕۆژنامەوانی ئەڵێن عمقی استراتیژی هەرێمی کوردستان بەغدادە فەرمو عمقی استراتیژی هەرێمی کوردستان بەغدادە بۆ ناچیت وەفدێک نانێری بۆ بەغداد بۆی موچەکەت بۆ بنێرێ بۆی بەشە بودجەی خۆت بۆ بنێرە بۆ ڕێناکەی بۆ ماوەی ساڵێک کاکی یوسف 10 ڕۆژیکە ئەم پێنجشەمە قەراروا بۆم پێنجشەمەیە پرۆژه یاسای بودجەی ساڵی 2021 بێتە پەرلەمانی عێراقەوە تەسەوورێکی بکەوێتە ڕۆژی یەکشەمە یان دووشەمە هەندێک فەقەری گۆڕانکاری تێدا بوو ئەگەر لەما هەرێمی کوردستان ڕێکەوتن نەکات لەگەڵ بەغدادا تەسەورەکەی تا 1 ساڵیکە ئێمە بێموچەیە بێپارەیە چونکە نەوتەکەت خۆتە زانیوە بە بارمتەیە لایەنێکەوە ئەی دزێت و ئەی خوات و دیار نییە ئەو 32 ئیمزای کە ئاماژەت پێدا من سیەکەم ئیمزا منم ئەوە کاریگەری ئەبێ لەسەر بەڵێ بەڵێ ئێمە داوامان کردووە لە سەرۆکاتی پەرلەمان دانیشتێکی تایبەت کرێ بە گرێبەستی 50 ساڵە و لەگەڵ ئەوەشدا داوامان کردووە لایەنی پەیوەندیداری ناو حکوومەتی هەرێمی کوردستان بێتە ناو ئەم پەرلەمانە ڕوونکردنەوە باوە پێش ئەوەی دانیشتەکە دەستکرێت یەکی نوسخەیەک لەم گرێبەسێ بدرێ بە پەرلەمانتار ئێمە ئەمانوێت ڕوونکردنەوە بدرێت لەسەر ناوەڕۆکەکەی لەسەر هۆکارەکانی باشیەکانی خراپیەکانی کێناڵ ئێوەندە باشە ڕێگەم بای ڕوونکردنەوەی چاکەدا لەسەرەوە کە کردوتانە بە تایبەت لە پرسی مەلەفی نەوتدا بەڵام وەکو یەکێتیم هەیە قسە تێپرسم خەڵک بێ ئومێ دەکەن نەخێر نەخێر لەبەرەی خەڵکە بین و لە ناو خەڵکا بین و دەری شەکەوێت لە چەند ڕۆژی ئایندە ئەگەر چونکە بەڕاستی ئێمە چەند ساڵە ئەم هاوڵاتیان پشودرێژیانێ لە 2014ەوە ئێمە 36 موچە نادراوە باشە 16 نیو موچیان داهێناوە سێ لێبڕینی موچەی تایە ئەم حکوومەتەی کە ئێستا ئەم کابینێ لە ماوەی ساڵی ڕابردووە 5 موچەی دیار نەماوە باشە هەر نەفەوتاوە دیار نەماوە نە پاشەکەوتە نە ئیلتیزامی داراییە هیچ شتێکیتیان نییە زۆر نە لێبڕینیشە لەگەڵەوەی بە 2 مانگ جارێکیش موچەتایەتێ ئەم حکوومەتە 4 مانگ موچەی داوە با کاتیش بم بە دکتۆر کاروان
وەکو ئەکادیمیەک باس لە ئازادی ڕۆژنامەگەری کرد لەم چەند ڕۆژادا کە خۆپیشاندانەکان کراوە ئاماژەت بۆدا کە یەکێتی ئەم قۆناغە بەرپرسە لە بەرامبەر هەموو شتەکانە چونکە خەڵکی ئەم دەڤەرە چاویان لە یەکێتیە لەم چەند ڕۆژەی خۆپیشاندانەکان کرا ئازادی ڕۆژنامەگەری ڕێگە پێدرا بوو ممارەسەی کرا بوو یان نا من پێشەوە حەزم دەکرد دوو قسە لە قسەکانی کا سەرکۆ بکەم من دەستخۆشیان لێ دەکەم طبعاً بێدەنگ نەبوون لەم پرسا زۆر گرنگە هەرچەندە من پێم وایە زۆر درەنگە ینی تۆ ئێمە چەند ساڵە ئەم بارودۆخە بەرەوشی خەڵکی گرتووە خۆزگە زووتریش ئەم شتیان بکردابە و بەردەوامیش بین لەوە بەڵام من پێم وایە کۆکردنەوەی ئیمزا لەگەڵ دەسەڵاتێک لەگەڵ کەلتورێکی وا کە ئامادە نەبێ بێتە پەرلەمانت وەڵام من نەداتەوە کۆکردنەوەی ئیمزا بەڕاستی هیچ سوودێکی نییە من پێم وایە ئەگەر ئەو نەوتێک کە دەچێتە ئەم وڵاتانە و دەفرۆشێ دەدرێتە تورکیا ئەگەر نەوتی ناوچەی کۆی تێدا تا دەگاتە گەرمیان ئێمە بۆ نەوت دەدەین یعنی ئێمە دەبێت نەوتەکە بگرینەوە بەڕاستی بڕازای بکەینەوە ئەگەر ئێمە پێ نازانین ئەم شتانە ئەگەر ئێمە گومرگ ئێوە خەڵکی سلێمانی و ئەم دەڤەرە تۆ ئەمە من پێم وایە هەنگاوی عملی بنێن تۆ زۆر نوێنەراتی خەڵکی سلێمانێکی بووە پرسیان خۆشم هەولێرم بەڵام خەڵکی ئەخنەوە بەسەکەمەوە بوو بڵێ من خۆم بە کوڕم شارە دەزانم ئەمە ئەینتیانە بەڵام ئازادی ئەوەی کە لە سلێمانی هەیە خەڵک ڕادەکێشێ بۆ خۆی ئەو ئازادیە لە کەلتور لە دابوونەریت لە سەحافە بە تایبەتی سەحافە خۆ دەزانی هاندرشی گەورەیە بۆی خەڵک لە خۆی کۆ بکاتەوە خەڵک میوانداری بکات تا دوایی من پێم ئەنجا دێمەوە سەر ئەوە مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەری مەسەلەی ئازادی لە کاتی ئەم خۆپیشاندانە ئێمە سەردەمە خۆی سەردەمەی تەکنۆلۆژیای نوێی میدیایە یەکێتی عاقڵیش دەکا ئەگەر بە هیچ شێوەیەک ڕێگری لەم پرسەنەکە ناشبێ بیکە چونکە کادری یەکێتی خۆی فێری ئازادین کەلتورەکەی حیزبەکە وایە کە بە ئازادی ئیشەکە دەکەیت و ئەجواکە ژوا ڕخساوە بۆ کەناڵە سەربەخۆکانش کە زۆربیان لە سلێمانین بە ئازادانە ئیش بکەن ڕێگریش بکە کە نایکە سەردەمی سوۆشال میدیا تەکنۆلۆژیای نوێی میدیا ئێمە لە دوهۆک چەند نووسنگەی یەکێ لە کەناڵەکان ڕێگەی دەیگیرە بە ئیش بکە بەڵام کابرا دەچوو بە مۆبایل ئیشەکە خۆی دەکرد پەشی نەدەکەوت بە لایف دەیکردەوە کە خۆپیشاندانەکە بوو لە یەک دوو شارۆچکە لەوێ لە هەولێر بە هەمان شێوەیە لێرەش بە هەمان شێوە دەبێت لەبەر ئەوە سەردەمی ئەوە نەما کە ئازادی ڕاگەیاندن بەرتەسک بکرێتەوە سلێمانیش ئەم ناوچەی ئەم باڵێن ئەم زۆنە خۆشی باڵە فەراهەمکەر و ڕێگە خۆشکەرە بۆ مەسەلەی ئازادی ڕادەربرین خەڵکیش کە دێتە سەرجادا تەبان ئەمە نابێت ئەوشمان بیر بچێ کۆمەڵێک ئاکار و خۆپیشاندان ئاکاری خۆی هەیە ئەتەکەیتی خۆی هەیە دوور بێت لەوەی کە تێکدەری کاری تێکدەری و پێدەوتێ ڤاندالیزم لە ئینگلیزیانی تۆ دێتە خۆپیشاندانەکە دەکەیت هەمومان نزانین مافی خۆیانە بەڵام زۆر جار خۆپیشاندان بەلا ڕێدا دەبڕێت کە بەلا ڕێدا دەبرێت مەسەلە تێکدان و شکاندنی باڵێن ماڵ مورچی گشتی هەیە وەستانی بازار هەیە ئەم بازارە کە ئەمە هەمومان دەزانین بەهۆی کۆرۆنا و بەهۆی نەبوونی موسە خۆی بازارەکە نەماوە کاتێک کە تۆ دێیت باڵێن بارودۆخێکی وا دروست دەبێت ڕەنگە بارودۆخەکە ئەوەندەی تر خراپتر بێت بەڵام ئەومانە ئەوەنی خەڵە خۆپیشاندان نەکە طبعاً هەمومان دڵمان خۆشەکە خەڵە خۆپیشاندان دەکە بەڵام خۆپیشاندانێکە بەڕاستی نەکەوێت ئەوەی هەم پۆلیس یاخود هێزەکانی تر کاردانەوەیان هەبێ و هەم خەڵکە کەشیانی ببێتە ئەوەی هۆی باڵێن هەز بە سەرکوتکردن بکەن ئەمە لەسەر مەسلەی خۆپیشاندان و ئازادی ڕادەربرین بەڵام ئێمە من دکتۆر کارڵ ینی ئازادی ڕۆژنامەگەری لە لایەکێتی پێوەست نییە بە دەرکەوتنی سوۆشال میدیاوە دڵنیای وایە بۆ پێش سوۆشال میدیا هەیە بەڵام من چیم وتم خۆم مەبدەی یەکێتی ئەوەیە کە نان و ئازادی بۆ نووسەران بۆ ڕۆژنامە نووسان و تا دوای لەسەر مەبدا هاتوو لە شاخەوە وانە هەمومان کەلتوری شاخیشمان خوێندێت تۆ دەزانین چۆنە و چۆن نییە بەڵام من وتم نایکە بەڵام بیشیکە خەڵک بەدیلی هەیە لەبەر ئەوە هیوادارم توخمی ئەم بابەتە تۆ ڕەنگە سلێمانی شاری کۆمەڵی حیزبە لە پێکاتی هێزە ئەمنیەکانیش ڕەنگە کۆمەڵی خەڵک بۆ چوون و باگراوندی جیاوازی هەبێت وایە یان نا ڕەنگە بکەوێت ئەو حاڵەتە کە کامێرا لە خەڵک بستێنێ ڕەنگە خەڵک تێشەقکە ئەمە کار و کاردانەوەی خۆپیشاندانە لە هەموو دنیا ئەوشتە بووە تۆ لە ئەمریکانە بۆشتیوە لە ئەوروپاشتیوا بووە هێزەمنەکانیش بێ موچەن ئەمریکانیش بێ موچەن هاوسۆزن ئەوانە کە دێنەوە بەشێکیان کە سوکاری یەکترن کە خەڵک ڕستمیان لەگەڵ دەکرد کە ئەم خۆپیشاندانە بوو لەبەرەوە ئەمە قەناعەتی من وایە ئێمە بە ئازادی ڕادەربرین و ڕێزگرتن لە ئازادی ڕادەربرنەوە جوانین
بەوە جوانین کە ڕێزە مافی مرۆڤ بگرین ئەمە وەک کاک سەرکۆ باسی کە یەکێتی نوێ ئەمە ئەزمونێکە بەڕاستی خودت وانەیەکە بۆ یەکێتی کە بەم قۆناغدا تێپەڕێ کە ئەگەر پێشتر چەند ڕێزی خۆپیشاندەر گیراوە یاخود ئازادی ڕادربن ئێستا ئەم شتانە زیاتر بکرێ و بە بەرنامە بکرێ و بکرێتە منهەجی ئیشکردن لەسەری ئێمە نەکرد بۆ خەڵک بۆ کەناڵەکانی خۆشمان ئێمە مەفروزە تەلەڤیزۆنی گەلی کوردستان و کورسات و هەموو کەناڵەکانی ترمان خۆمان ئیش لەسەر خۆپیشاندان بکەین خۆپیشاندانەکە لەناو خەڵک بێن بەڕاستی ئەوەی کە تۆ دەیگوازیتەوە ڕەنگە بەشە لە ڕاستی تێدا بێت بەڵام مێشێت کەناڵش دەیگوازێتەوە ڕەنگە ئەمە بەستێکی هەبێت وانێت تۆ ڕەنگە بە مەسوولێتەوە ئیش بکە لەسەر ئەم بابەتی خۆپیشاندانە بە جۆرێک کە ڕێگر دەبیت لەوەی ئاژاوی کۆمەڵایەتی شیرازەی کۆمەڵگە لەم ناوچەیە لە ڕووی ئابووری و ئەمنیوە زیاتر تێکسێ بەڵام کەناڵ هەیە ڕەنگە مەبەستی ئەوە بێکە ئەم بارودۆخە بقۆزێتەوە و ئەوەندەی لایەنە تووڕێی و هەڵچوونەکەی خۆپیشاندەر دەرخا ئەوەندە لایەنە هێمنەکە دەرنەخا بەڵام کە تۆ چویت ئەم ڕووماڵی ئەم خۆپیشاندانت کرد وەکو کەناڵێکی بەرپرس کە هەز بەرپرسیارەتی دەکا دڵنیام لایەنە هێمنەکەش نیشانەدا و ڕەنگە لایەنە ڕەخنە بنیانەرەکانیش نیشان بدات چونکە ئەمە بیرمانە میلەتێکی عاتفین بەشی زۆری خەڵک دەکەوێتە ژێر ئەو بابەتانەی کە هەست و سۆزمان دەجوولێنن کاتێک کە تۆ لە سوۆشیال میدیا یاخود لە تەلەڤیزۆن دوو مایک بۆ یەکێک دەوەستێنن کابرا هان دەدرێ ینی وەکو ئەو هاندانێکە ینی تۆ من ئێستا کامێرا لەسەر بارودۆخێکیوا لە ناو خەڵکێکی زۆر حەشت کە قسە بکەم مایکم لە بەردەم بێ ئەوەی بە خەیاڵمدا دێ ئەوەی کە دەکە بۆ بەڵێ حەماس دەگرێت و قسە دەکەیت بەڵام ئەوەش وەستاوەتە سەر جۆری ئەو پرسیارێکە لێ دەکرێت لەبەرەوە من پێم وایە کەناڵەکانی یەکێتی زۆر گرنگە لە خۆیان لە ناو خەڵک بن خۆیان ئەم ڕووماڵی ئەم بابەتانە بکەن و دیوەکەیتیش نیشان کوردستان ڕۆژانە ڕووماڵ دەکرێت خۆپیشاندانەکانەوە بەبێت جیاوازی چونکە گەیاندنی پەیامی هاوڵاتی وەکو هەردوو شتان ئاماژەتان پێداکە لە دوای کۆنگری چوارەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگری نوێبوونەوەی کردووە دەبێت یەکێتێکی نوێ بەفعلی دەبێت بەفعلانی خەڵکی ئەمە یەکێتی نابێت بە دروشم هەر نوێبوونەوەی دەبێت ئێمە بەفعل لە ئازادی ڕادەربڕین لە بنەبڕکردنی گەندەڵی لە کۆنتڕۆڵکردنی زیاتری بۆ وەزعی ئەمنی ئەو شتانێت ئەو بوارانێت ترکە لە پەیڕۆ پرۆگرامی نوێدا هەیە دەبێت بەفعلی ئەمە ئیشی لەسەر بکەین بۆی خەڵکی بەیانی گلەی نەکە کاکە بڵێ و کۆنگرەتان کرد فەرمووت چی گۆڕایانی وانە لەبەر بەڵام ئەوەی کە زۆر دیارە بەڕای من مەسلەی بژێوی خەڵکە ژیانی خەڵکە گوزەرانی خەڵکە لەگەڵ ئەو ئازادی ڕادەربردن و ڕێزگرتن لە مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەنووسی کە یەکێتی بەرپرسەکە مشتانە وەکو جاران و زیاتر هاوڕێن باسی کرد زیاتر ڕەچاوی بکە هەر ئەمڕۆ دوو کەس لە خۆپیشاندانەکان دەستگیر کرابوون دوای پەیامەکەی هەڤاڵ لاهور ئەو دوو کەسەش ئازادکەن ئەوزەم کەسی دیکە نەبوو هیچ ڕۆژنامەنووسێکم چۆن ئەم یەک دوو ڕۆژە ئازار نەدراوە ڕۆژنامەنووس نەبوو بەڵام ئەوەی کەم زانم چەند کەسێک زیاتر بوو لە دوو کەس ئەوەی لە بەرووی کاکلااو کە هاتە سەرخەت عەدەدەکە زۆر بوو لە بەرووی کۆمەڵێک ڕوویدا بوو لە بۆی حقیقەت ینی باسیەوە بکەین و من حەزەکەمەوە بۆ جەرای شتان ڕوونکەمەوە یەکێک لەو بابەتەی کە مامۆسا باسی کرد دکتۆر کاروان ئەوە بوو کە هەندێک لەو هێزانە داواچە هەندێکیان لایەنێکی کە بێت یان باگراوەندێکی کە بێت بۆیە من سەردانی کاک چەتۆم کرد لێوە چەتۆ لە کاتی ئەوەی کە گرجەکان زۆر ئاڵۆز بوو بۆی کە ئێمە بەڕاستی پشتیوانی خۆپیشاندانەکەین و داواکانیانەکەین و مافەکانیانەکەین و لەگەڵەوەشدا لەگەڵەوەیان کە هێمنی سلێمانی تێک نەچێت بەڕاستی ئەمەیەکێکە لە خاڵە گرنگەکان و ئەو بەشە ئەو دەستیان گرناو قورگی سلێمانیە خەریکە ئاخنکێتەن هەر لە بازارەکە جوکەم ینی جم و جوڵێکی کەم ماوە نامانوێت بەڕاستی ئەو جم و جوڵەکەمیش تێک بچێت ئەمە یەکە لەو خاڵانە بەڵام بە هیچ شێوەیەک بێ قەید و شەرط لەگەڵ تونند و تیژی خۆپیشاندانانین لەگەڵ گرتنی خۆپیشاندەرانن من کە سەردانی بەڕێژیانم کرد چەند جارێک لێ پەیامێدا بە هێزەکان کە بە هیچ شێوەیەک گولە و فیشەک بەکار نێن بەرامبەر بە خۆپیشاندان و تونند و تیژی نەکەن بەرامبەر بە خۆپیشاندان مەهامی سەرەکی ئەمان پاراستنی خۆپیشاندەرانە بەڵام خۆت شێزانی یانیەوەی کە جەنابی دکتۆر باسی کرد لە هەموو وڵاتێک لە ئەمریکانی زۆر بابەتەکە زۆر دەکەمە ناو خۆپیشاندەرانەوە بەس من بە بەسەکەم زیاتر شەراکەتی ڕاستەقینەیە
باس لە لامەرکەزیکەین وەک یەک لە پرسەکانی شەراکەتی ڕاستەقینە. یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ شەراکەتێکی ڕاستەقینە لە حکومڕانیان نەبووە، داوای لامەرکەزی کردووە یەکێک لەو خاڵانەی کە داواکی ڕەوا بوو لە ماوەی ڕابردوودا ئیشیشی لەسەر کراوە. لامەرکەزیەت ئەتوانێت شەراکەتێکی ڕاستەقینە بێت و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەبێت؟ وڵای تۆزێک ینی ئەگەر بە فراوانتر قسەی لەسەر بکەم سپاس دەکەم ئەگەر دەرفەتم بێت. ئێمە کاڵین شەراکەتی ڕاستەقینەوەیە کە ئێمە لە پارێزگای سلێمانیە کاک دکتۆر گەرجەناب سێری بکەی محافزەکە گۆڕانە و محافز گۆڕانە و گومرگەکان گۆڕانە و سیرەکەی لە ئیدارەکانە گۆڕانە و ئەمانە هەمووی لە بەڕێوەبەتی گشتەکانە بەڕێوەبەتی گشتەکانی سلێمانی زیاد دوو ئەوەندەیەکێتی هیلایەنە سیاسەکانی کێوە ئەمەی کەیکێتی پێشکەشی کردو لە ماوەکانی ڕابردووە ئەمە شەراکەتی حەقیقی بۆی خەڵک بتوانێت نوێنەرەکانی خۆی ببینێ بۆ نمونە یەکگرتوویەک بتوانێت بڵێ وڵای کاکە من نوێنەرم هەیە لە ئەنجومەنی خۆجێیی یاوە دەسەڵاتی هەیە جێبەجێیکا بەڵام ئێمە سیرەکەین لە هەولێر هیچ بە هیچ شێوەیەک پارتی دیموکراتی کوردستان بەشداری بەلایەنەکانی دەرچووی ئەوانەی کە خاوەنی کورسین نەکردووە ینی تۆ سیرێکی لە دووەک لەیەک مەواقیفی سیاسیە کە حەقی خۆیەتی ینی هەندێک جار گۆڕانکاری لە ناو ئەنجومەنی خۆجی جیاوازە چونکە ئینتیخاباتێکی جیاوازی بۆ کراوە لەگەڵ ئینتیخاباتی پەرلەمانە کە حکوومەتی هەرێمی پێ دروست کراوە لێک هەڵوێسوەرگرتنە یەکگرتووی ئیسلامی لە بەرامبەر بە بانگێشکردن تەنها لەسەر بانگێشکردنی سەرۆکی حکوومەت دێن هەموو بەڕێبەرەکانی لێسەنەوە ینی ئەمە عقلیەتی من لاواسێت ئەمە قسەی شخصی خۆمە بەڕاستی بووی نەبێت لەسەر یەکێتی ئەوە نەبێت بەڵام بە بڕوای من ئەم عقلیەتی کە پارتی هەیەی بۆ شەراکەتی ڕاستەقینە بەڕاستی هیچی لێ سەوز نابێت بۆ نمونە دێت مەلەفی نەوتیە بات بەڕێوە تاکو ئێستا ساڵێک و تقریبان 5 مانگە من 2 جار بە سەرۆکی حکوومەتم وتۆ ڕووبەڕوو پێم وتۆ بۆچی وەزیری سامانە سروشتەکان دانانیت وەزیری سامانە سروشتەکان بۆ دانانێ لە من وەزیری سامانە سروشتەکان بۆ کالێت کاڵی وەکیل وەزیرمانەوێت لە وەزارەتی سامانە سروشتەکان ئەڵێ هێشتا وەزیر دانانراوە کاڵی کاکە بۆچی پێویستەکە تو ئەم مەلەفێکە ڕوون بێڵە منم ێ خۆم شارەزابم خۆم بەپی قانون بۆ کالەتەن بەڕێوەیە بم دەسڵاتم هەیە داڵێن فەرم باشە جەناب وەرە ئەنجومەنی نەوت و گازی هەرێمی کوردستان معقولە ساڵێک و 5 مانگەکە یوسف تاگوێزە کۆنەبووتەوە ئەوەی کە پەیوەستە بەوەی کە داهات چەندە فرۆشی نەو چەندە یعنی تاکو ئێستا نەهاتوونەتە ناو لیژنەکانی پەرلەمان و پەرلەمانە ڕوونکردن نازانێت چەند نەوتیش نەخێر من بەپی داتاکان لە بەغداد و تورکیاوە یەکگرین کە 400,000 بەرمیلە فرۆشترێت وەڵام من هینە ڕاپۆرتشتر لە کەناڵی العەرەبی بڵاوبووتەوە سەرچاوەکەی یەکێ لە ڕۆژنامە بەناوبانگەکانی ئەمریکایە باسی وە دەکات دەڵێ ئەو نەوتێکە لە ئیسرائیل بەکاردێنرێ ڕۆژانە 240,000 بەرمیلی پێدەگات لە کوردستانی عێراقەوە کە یەک لەسەر سێی بەرهەمین کۆی بەرهەمی نەوتی هەرێمی کوردستانی نزیکە 700,000 بەرمیل ڕۆژانە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت ئەمە سەحافی ئەمریکا باسی کردووە دڵنیاشم دوای بۆش دێنە بە حکومەوەی زێنا بەتەر اختصاص دابووریشە ئەمە ئەوەی نیشانەدا کە یەکجار ژمارەکان یەکجار گەورن بەڵام خەڵکەکە و پەرلەمانتار لایەنەکانی ناحکوومەتیش یەکجار بێخەبەرین ئەوە بەڵگەی ئەوە وردیکێتەوە بۆ لا مەرکەزیەکە ئێمە ئەوەی کاگادار بین ئمە پێمانوتون لا مەرکەزی داری و مالیمان زەرورە لەگەڵ بۆچی زەرورە ئەزانین بۆچی زەرورە یعنی تۆ سێریکە لەم سلێمانیا لەم هەڵەبجا بڕیار هەیە ینی پرۆژە هەیە من چوومە بۆ لای دەستەی وەبەرهێنان تۆ معقولە لە 600 پرۆژەی پێشنیارکرا و تاکو ئێستا 12 نەکراوە کاک دکتۆر محەممەد شکری تۆ بە بیرێکی حیزبی بە بیرێکی سنترالیزم یان لە سنتەرۆ ئیشەکەی بۆ نایڵی کاکە خەڵک بە پارەی خۆی دێت پرۆژاکە لەم شارە یعنی ئەمەیە هەموو پرۆژەکانی یەکێتیمە ڕووی ئێوە بزانم بۆ لا مەرکەزی یەکێتی باوەڕی وایە لا مەرکەزی لە دووهۆک لە هەولێر لە پارێزگای هەڵەبجە لە سلێمانی لە ئیدارە سەربۆخەکان پێویستە کات ئەم لا مەرکەزیە ئیداری مالیە هەبێت و حکوومەتی هەرێم حکوومەتی هەولێر تەنها ئیشی دابینکردنی موچە و کۆکردنەوەی داهاتە
سەرچاوە سەرکیەکانی داهاتە کە زۆر پەیوەسە بە نەوتەوە و هاوکاری هاوپەیمانانە و پارەی بەغدادە ئەمانەوە بەشێکی لە سەرچاوی بە خاڵە سنووریەکانە ئەمانە هەمووی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەڵێن یەکێتیاگای لەم شتانەش هەیە ئاگاتان لێ هەیە لە شتێکی لەم سەرچاوانی داهات بۆ نەوە پارانی کە داخڵ بێت ئەمە پارانی کە داخڵ ئەبێ بە تیمی حکوومەتم وتووە بە تیمی یەکێتی لەناو حکوومەت هاوتبە یەکێکم لەو شەخصانەی کە زۆر لەوانچە خۆشەویست نەبێتم لەناو حکوومەتەوە بۆ دابنێن کە بە سەراحەت قسەکانە گەێنین بە حکوومەت لە هەر تیمەکان و بەڕست یاخوبادیش سنگفراوانێکی زۆری هەیە بۆ ئێمە بەرامبەر بە ڕەخنەکانمان بەرامبەر بەوەی کە هەبوو ئاماژەی بۆ کردو کە ئاماژیان بۆ کردو تیمی یەکێتی بە تایبەتی ئەمە دکتۆر ئامان ڕەحیم کە سکرتێری ئەنجومەنی وەزیرانە زیاتر پەیوەسە بە بواری نەوتی ئاماژەی بۆ کردووە کە ئەمان هەتاکو و فرۆشتنەکەی ئاگادارن نازانی ڕستی بانقی سیانزەیە یەکێکە لە سیانزە یەکێکە لە زۆر باشە دکتۆر کاروان مەلەفی عەفوون کە تخواکاری یوسف گرێبەستی 50 ساڵیش ئاگادارین ئێمە ئیتر چ شتێک ئاگادارین ئێمە ئاڵێن فەرموو چاکسازی ناکەی لە موشەی خەڵکە موچەی خەڵک نابڕی فەرموون لە پاڵەمە هاوتەری وەرە گرێبە لە مەلەفی نەوتیا بکە ئەم لە سەدا 600 بکرە لە سەدا چ دکتۆر کاروان هەر لە قسەکانی ئەگەر یەکێتی بەم جۆرە بەردەوام بێ ینی کارێکی باشەکە ئاگای لەم پرسانە نەبێت و بەشێکیش بێت لە حکوومەت وڵای یەکێتی زۆر خراپ دەکا ئەگەر بەم شێوازە لە حکوومەت بەشدار بێت لە پەرلەمان بەشدار بێ ئەگەر هەڵوێستی جدی نەبێ هەڵوێست قسە و سەروەرەق نییە هەڵوێست دەبێت من بەیانی هاوڕیانم لە پەرلەمانی کوردستان ببینم کە کاتێک کە ئەم غەدرە بەردەوام دەوێت نەک هەر دەرحەق خەڵکی سلێمانی مانگرتنتان لە بەردەما کشانەوەتان لە بەردەما بەڕاستی ئێوە خەڵک دنیا گوێتان لەدەگرن ئێوە پەرلەمانتارن لە وڵاتانی ئەوروپا گوێتان لێدەگرن لە حکوومەتی عراق گوێتان لێدەگرن ئەی باشە ئێوە نوێنەری خەڵکن ئێمە دەنگمانداوە بە ئێوە ئێدە فەرموو ئێوە خەمی جددی خەڵکەکە بخۆن کە من دڵنیام ئەگەر بۆتان بلوێ دەیکەن بەڵام دەبێت بخرێتە ئەمری واقع ئەمە دەبێت خەڵک چاوەڕەیە لەبەرچی خەڵک ئەو قسانە بەرامبەر بە یەکێتی دەکات دەڵێ یەکێتی شەریکە خەڵک ئێستا قسەی دەکات وانێ لەبەرچی لەبەر ئەوەیە کە بەڵێ ئێمە ڕەنگە چەندین خاڵک و مرجیمان هەیە دەڵێن ئەگەر تۆ پێ ناخۆش ئەمەزع بۆ پارە دەنێری بۆ ژێر دەسەڵاتی ئەو حکوومەتێکە ئێمە بە گەندەڵی دەزانین و بە خراپی دەزانین ئەو هەموو نەوت و هەمە ژێرزەوی هەیە کەمانە هەرێمی کوردستان ئەم خەواری لە دەست ناکرێت ئەمە هزار شەیدی دا هاوڵاتی هەرێمی کوردستانە نامانێ بەڕاستی ئەمە کێشەکەی ئێمە باگوێ لە سەرنجەکانی دکتۆر من پێم وایە برسێتی خەڵک هەموو سنوورەکان تێدەپەڕێت من کەرامەتی مرۆڤ پەیوەستە بە موچە و بژێویەوە کە تۆ کەرامەتی ئینسانی کورد شکێنرا تۆ لە حکومەت بکشێەوە ئەو مەسئولەتی تۆ کە چەندی ساڵە تەحملی دەکەیت وڵە بە ئەمەوانە قەومەی و ئەمە خوێنمان ڕشتووە و کاکە ئێمە هەموو کەسوکاری شەهیدین من لە خوێنی هەموو کەسوکاری شەهیدەکانی خۆمان خۆش دەبم تۆ ئەم حکومەتە وازی لێبێنە وەرە دەرەوە قی رووسیا کاکە تۆ ناکرێت ئەو هەموو نەوتە لە منتیقی دەرەسەکەی خۆتە ئاوارە کراوی بەڵێ ئاوارە کراوین کاکە ئێمە ئەوەی شوێنەکەی ئەوەی نەباسیەوە بکە کە چیمان بەسەراتەوە بەڵام ناکرێت ئێمە دەستەوەستان بوەستین ئێمە ئەگەر ئەوەی کە لە موقعی مەسئولیەتە دەبێت بڵێ بڕیارمدا ئەم شتە بکەم نەوتم گرتەوە ئەوە لەمە دوای من معاشی ئەوەی کە من تاوانبار دەکات کە من خراپم بۆ خەڵکی ناوچەکە ئەو معاشی لە گومرگەکان و لە داهاتی ناخۆکە کە تۆ بەس بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتو چۆ و باج و دەرامەت و نازانم چی ئەوانە ڕۆژانە دانیی 100 میلیۆن دینار دەخاتە خەزیێنەی دەوڵەت وانە دەوڵەت ناتوە دەوڵەتوان نیە حکوومەتێکی فشۆڵمانەیە و شکستی هێناوە لە هەموو بوارەکان بەڵام تۆ داهاتێکی یەکجار خەیاڵی هەیە لە وڵاتەکە معاشەکەش تۆ معاشت کەم کردوتەوە یعنی تۆ 120 بڕیوە خۆ وەک معاشەکە گوزارانات بە 2 مانجیشە 120 بڕیوە ئەتۆ بەو هەموو ئیمکانێتە دارایی کە لە جاران زیاتر هەتا چۆن ناتوانانی ینی خەڵک سەیرەوە دەبێت هەرێمێکی دەوڵەمەندی وەکو کوردستان کە یەکێکە لە دەوڵەمەندترین هەرێمەکانی ئەم ناوچەی بە بەراورد بە نێوان داهات و تایبەتمەندی توێە ئەخساس توێ بە بەراورد بە داهات و بە ڕێژەی دانیشتوان یەکێکە لە دەوڵەمەندترین ناوچەکانی ئەم باڵێن خۆرهاڵاتی ناوەڕاستە بەڵام یەکێکە لە هەژارترین وڵاتەکانی ئەم ناوچەیە چۆن دەبشتیوە ئەمە نیشانەی ئەوەیە بەرپرسیارەتی قۆناغەدا بێت چی بێت دکتۆر کاروانی من پێم وایە دیسان یەکێتی دەبێت بە فعلی ئیش بکە مەسەلەی نەوت دەبێت چارەسەری بکە
منطقی تێدانە تۆ لە ئاسرین باڵاترین ئاسبی لە ناو حیزبەکەت نەوتەکە لە ناوچەی تۆش بڕوە بەس نەزانیت چی کراوە لەگەڵ تورکیا چی کراوە لەگەڵ ئەو وڵاتانی کە نەوتەکە پێدەفرۆشی ئیسرائیلە سعودیە نازانم کوێیە دەبێ بزانیت مەسلەی گومرگ و ڕێخستنەوەی داهاتی ناوخۆیە کاکە تۆ وەرە بەیانی دانیش لیژنە دروستکە ئێمە دەتوانین بە داهاتی سلێمانی موچەی خەڵکی سلێمانی بدەین بە داهاتی ناوچەی پشدەر خەڵکی ئیدارەوەکو ئیدارە سەر بەخۆ هی گەرمیانیش بە هەماشەوە بەڵێ من دڵنیام کە دەتوانرێت بەڵام ئەمەش پێویستی بە ڕێخستنەوە و پێویستی بە کۆمەڵێک بڕیاری دوایش لە تۆ پرسم دکتۆر کاروانی شەراکەتی ڕاستەقینە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیانە بێ بەڕوە ئیجابیەکەی ئەگەر شەراکەت ڕاستەقینە بێ ئەی چۆن ئەگەر شەراکەت ڕاستەقینە بێت ئەوەش لە کاتێکدا بەدیدێت کە تۆ وڵاتێک دیموکراسی بێت دیموکراسی ژواتە کاتێکە لە پەرلەمان بانگێشت یەکێکیان کرد وەزیرێکیان کرد کە بچێ چۆن سوێندیان خواردووە وەزیر خوێندی خواردەوە سەر وەزیران جێگری سەر وەزیران و هەتا دوایی دەستان لەسەر قورئان داوە کە لە بەرژەوەندی وڵات هەرێمی کوردستان ئیش بکەن دەبێت بچێ بۆ پەرلەمان لە بەردەم پەرلەمان ڕوونکردنەوە بدا بەڵگە بخاتە ڕوو ئەو کاتە وڵاتەکەش دەبێتە دیموکراسی بەڵام تۆ لە وڵاتێکی نادیموکراسی وەکو ئێمەدا شەراکەتی ڕاستەقینە دروست دەبێت نە ئەو تەبایی و پێکەوە کارکردن و وەکو یەکتیم و وەکو یەک گروپ و ئەوانە بە هیچ شێوەیەک بەرهەم نایە چونکە بەرژەوەندی ئابووری بەڕاستی زۆر شتی تێپەڕاندووە یعنی ئێمە وەکو باگراوند ڕۆژنامە نووسی شتمان گوێ لە دەبێت دەزانین دەیان و سەدان کۆمپانیای زەبەلاحی نێودەوڵەتی لەم کوردستانە دروست بوو کە هەموو خەڵکی وای لە پشتە کە چۆن دەڵێن وڵاوە ئەمریکا کۆمپانیا بەرەوەی دەبیان ئەوروپا ئێستا کوردستانی ژوای لێ هاتووە لەبەرەوە بەڵام ئێمە چونکە لە قۆناغی سربەخۆیی داین یاخود دەبواە لە قۆناغی مافی چارەنووس و ڕزگاری خواز و ئەوانە بوونایە دەبواە ئەم شتانان دەی وەلاوەندرێ تۆزێک قەزیێنەتەوەکانیشمان کە چی کەرکوچی بیرماوە ئێستا یەکێتیش بیری نەماوە یەکێتی بیرماوە بەڵام تۆ مەسلەی برسێتی هەموو شتێکیان خەڵک ئاگای لەو شتانە نەماوە کادر یەکێتیش بەشێکە لەم کۆمەڵگەیە وانە ئێمە کاتی خۆی کە یەکێتی بڕیاری دەدا لەژێر کاریگەری کادیران و جەماوەەکەی بڕیاری دەدا بەڵام تۆ جەماوەی برسیت هەیە ئەولەویەت هەیە وانە ئەولەویەت ئەوەیە کە تۆ خەڵک لە ناوچەکانی ژێر کۆنتترۆلی خۆت بژێنیت ئارامیان بپارێزیت عەدالەت ئیجتیماعی لە ناویان پەیڕەو بکەیت بواری ژیان بواری پەروەردە و خوێندی باڵا هەتا دوایی بخێتەوە سەر قاچ خۆی ئەولەوێت ئێستا ئەوەیە بەڕاستی من زۆرم پێ ناخۆشە کە مەسلەی کەرکووک وەکو جاران ئێمە یەکێتی ئیحتیمامی پێ نادە وەکو جاران بەڕاستی لە خیتابی عەلایمان وەکو جاران نییە ئەویش هۆکارەکەی ئەم بارودۆخە لەبارەیە ئەژینە یەکێتی کوڕی کەرکووکە بەڵام زۆر دەست بە شەرەکی بۆ دانانی پارێزگارێکیش ئەوش گرفت بوو کە بەشەکە لە شەراکەتی ڕاستەقینە بێگومان ئەگەر کێشە لە بینی کورد نەبێت ئەگەر کوردوان پەرتەوازە و لاواز نەبێت نەک کەرکووک لە بەغداش ئێمە زۆر بەهێز دەبین دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ بەڕێز سەرکۆگڵاڵیان دامی پەرلەمانی کوردستان سوپاس کە لەگەڵ مابوون لە گەرماوگەرم زۆر سپاس بێەوە ئێوەش خواتان لەگەڵ